بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ پێشوازیمان لە جەنابی وەزیر بەڕێزژان لۆردیان کرد سەردانی جەنابیان لە کاتێکی هەستیارە کە هەرێمی کوردستان و عێراقیش وەک جیهان گیرۆدەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا و لێکەوتەکانی بۆتەوە. ئەم سەردانە لەم دۆخەدا بۆ ئێمە گرنگە و نیشانەی بەردەوامی پشتگیری فەڕەنسایە بۆ هەرێمی کوردستان. لێرەدا دەمەوێت دووبارە بە ناوی گەلی کوردستان سوپاسی فەڕەنسا بکەم کە هەمیشە لە تنگانەدا پشتگیری لە مافەکانی دەستوری هەرێمی کوردستان کردووە. دوای ئابلوقەی 2007 لەسەر هەرێمی کوردستان فەڕەنسا دەوری سەرەکی بینی لە شکاندنی و هاوکار بوو لە دەستپێکردنەوەی گفتوگۆ لە بینی هەولێر و بەغدا. جەنابی سەرۆک ماکرۆن ڕۆڵێکی زۆر بەرچاوی گێڕا کە هەرگیز گەلی کوردستان لە بیر ناکرێت و مایەی ڕێز و پێزانینی بەردەوامە. ئێمە خوازیارین و پێمان وایە دەرفەت لەبارە بۆ بەرەو پێشبردنی پەیوەندیەکانمان لە بوارەکانی سیاسی، ئابووری، ئەمنی، ئەکادیمی و کولتوریدا بە تایبەتیش کۆمپانیا فەڕەنسیەکان دەتوانن لە هەموو بوارەکاندا کار و وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن. چونکە لەگەڵ هەرێمی کوردستان فەڕەنسا بەردەوام حزوری هەبووە لە ساتەهەرە سەختەکاندا کە ئێستا عێراق و هەرێمی کوردستان پێیاندا تێپەر دەبێت. پێم خۆش بوو کە ئەم سەردانە بکەم بۆ لای ئێوە کە هاوسۆزی و پشتیوانیە. هاوسۆزی بوو بەرامبەر بە پەتای کۆرۆنا کە تووشی ئێوە بووە وەکو چۆن تووشی ئێمە بوویەوە. هەر بۆشە لە ڕۆژانی دوهاتوودا چەندین کەلوپەڵی گرنگی پزیشکی وەکو کۆمەکی دەبەخشین بە حکوومەتی هەرێمی کوردستان کە یارمەتی ئێوە دەدات، یارمەتی کارمەندان تەندروستی ئێوە دەدات بۆ ڕوبەڕووبوونەوە پەتای کۆرۆنا. هەروەها هاوسۆزی بەرامبەر بە داعش کە داعش ئێمە کوردستانی تووشی پرسە و تازیە کرد. دەبێ هەمومان پێکەوە ڕوبەڕووی ببینەوە عێراقی و فەرەنسی و کوردستانی بەبێ ئەوەی کە ئاستی چاودێری نزم بکەینەوە. هەروەها هاوسۆزی لە قەیران و گرژی هەرێمیانە کە عێراق و هەرێمی کوردستان بوونەتە قوربانی لەسەر خاکی خۆیان و هەروەها باجیشی دەدەن لە ژیانی ڕۆژانەدا. هەروەها هاوسۆزی لە بواری مرۆیی کە هەرێمی کوردستان هەڵوێستێکی جوامێران پیشاندا بە پێشوازیکردنی پەنابەرانی کوردانی پەنابەرانی ڕۆژ سووریا و عێراق. ئێمە زۆر سوپاستان دەکەین و هەر جارێکیش جەخت لەو جوامێریەی ئێوە دەکەمەوە کە پێشوازیتان لەم پەنابەرانە کرد. لە دوا جار کە سەردانی کوردستانم کرد لە مانگی ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو بەڵێنی ئەوەمدا کە چەندین ملیۆن یۆرۆ جۆڵە پێ بکەم کۆ بکەمەوە بۆ یارمەتیدانی ئێوە لە ساڵی ڕابردووە لە کەمپی بەردە ڕەشیش نزیکەی چەندین پرۆژە گرنگمان ئەنجامدا لە بوارەکانی پەروەردە و تەندروستی و ئەو هەروەها لە ڕۆژانی داهاتووشدا فەرەنسا یارمەتی دەگەینێت بە خستەخانەی هەڵەبجە. فەرەنسا بەردەوام دەبێت لەگەڵ ئێوە بوو ئامادەکردنی داهاتووش لە داهاتوودا فەرەنسا بە هەماهەنگی لەگەڵ هەماهەنگی ئەڵمانیا پرۆژەیەکی گرنگ بە گوژمەی 15 ملیۆن یۆرۆ لە پارێزگای دهۆکە ئەنجام دەداتن لە بواری ئەوە ڕوو. هەروەها